وادەی گرێدانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی نزیک دەبێتەوە و ئەندام و کادرانی باڵای کۆمەڵیش هیوا و ئومێدی گەورەیان بە کۆنگرەی چوارەم هەیە و بە وێزگەی بوژانەوە و پابەندبوونی کۆمەڵی ئیسلامی بە پەیامی ئیسلامەتی و خزمەتکردنی هاوڵاتیان دەزانن. کۆمەڵی ئیسلامی لەم کۆنگرەی داهاتوودا کۆمەڵێک پرس و بابەتی تێدا تاوتوێ بکە و کۆمەڵی ئیسلامی بۆ قۆناغی داهاتووی کاری خۆی کۆمەڵێک گۆڕانکاری بکەمە نادەکەین کە ئەم کۆنگرەی داهاتووی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی چوارەم کۆنگرەیەکی نەوعی و سەرکەوتوو بێت و وەجێی ئومێدی خەڵکو و جەماوەری کۆمەڵی ئیسلامی بێ هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەخوازین. پێخۆشحاڵم بە کۆنگرەی چوارهەمی کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا ئومێدم هەیە کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بێت. ئینشاڵڵا ئومێدم هەیە کە کۆمەڵێ بەرنامەی جواندا ڕێژن بۆ ئەم کۆنگرەیە بتوانین بۆی زیاتر کۆمەڵ بەرەوە پێش بەرین ئینشاڵڵا. ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سپاسی خۆی پەروەردگارەکەین کە مۆفەقی کردین کە لە ماوەی ڕابردوودا لە چوارچێوەی کۆمەڵی ئیسلامی و ئێمە خاوەنی سیاسەتێکی ڕازگۆ و مەبەدیئێکین کە بەڕاستی هەمیشە شانازی پێوەکەین واروەها بە گەشتبینیەوە ئەڕوانین بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کە قەناعەتمان وایە بە لێزانی قیادە و قاعیدی کۆمەڵی ئیسلامی ئەتوانن بەڕاستی کۆنگرەیەکی زۆر نوعی پێشکەش بکەن و بۆ 4 ساڵی ئایندا کۆمەڵی ئیسلامی گەشاوەتر بکەن و جێ ئومێدی خەڵکی جەماوەری کۆمەڵی ئیسلامی بێ بە ئیزنی خۆی گەورە. ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئاشکرای دەکات بۆ ئەنجامدانی کۆنگرەیەکی بەبەرهەم و دوور لە کۆنگرە کلاسیکیە باوەکان لە ڕاوێژ و پرسوڕای بەردەوامدان و بەم زوانەش کۆبوونەوەی گشتی ئەنجام دەدەن. بەڵێ سەبارەت بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی مەبادیئی سەرەتایی دانراون بۆ کارەکانی کۆنگرەی داهاتوو ئەویش ئەوەیە کۆمەڵی ئیسلامی قەناعەتی وایە کۆنگرە لە پێناوی کۆنگرا ناکە کۆنگرە لە پێناوی گۆڕانکاریەکە و بە شێوەیەکی دیراسەکرا و دەسەخاتە سەربرینەکان و بۆیە لەو ڕۆژەوە دەرگای ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ کادرانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مەکتەب سیاسیەکانی پێشووی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەندامانی سەرکردایەتی پێشوو لەگەڵ کەسانی ڕۆشنبیر کەسانی بانخواست سانە ڕاوێژیان پێەکە بۆ ئەم بابەتە بۆیە دەرگای ڕاوێژ و گفتوگۆ بۆ بەستنی کۆنگرەیەکی سەرکەوتوو لەلایەن کۆمەڵی ئیسلامی کراوەتەوە و هەنگاوەکانی بۆ ئەمە بەسە بەردەوامە. چیا دەژۆڵێ و ئێمە ناژۆڵێین لەسەر ئەو مەبدەئانە و لەسەر ئەو پرەنسیپانەی هەڵقوڵاوی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 4 ساڵی ڕابردوودا لەژێر گوشار و فشارێکی زۆردا توانی لەسەر هەڵوێستەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و قۆرخکاری و دیکتاتۆری بەردەوام بێت و وەک پێشتری شەمیری کۆمەڵ ڕایگەیاندبوو شاخ بجۆڵێت کۆمەڵی ئیسلامی ناجۆڵێت. سەرنجامیش لە هەڵبژارنەکانی 4 ساڵی ڕابردوودا سرە ڕایگزی و ساختەکاری بەرفراوان کۆمەڵی ئیسلامی تاکە هێز بوو کە ڕێژەی کورسی و دەنگەکانی بە دەنگی ڕاستەقینەی خۆی زیادی کرد. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.